4M کۆبوونەوەیەکی کەم وێنە و گرنگ لە تاوەری تەندروستی سمارت. 4M پێداچوونەوەیەکی ماگانەی گرنگە لە تاوەری تەندروستی سمارت و وەک یەکێک لە خاڵە گرنگ و جاکەرەوەکانی کۆبوونەوەی پزیشکانی تایبەت لە تاوەری تەندروستی سمارت دادەنرێت. لە 4Mدا ماگانە جارێک پێداچوونەوە بۆ ئەو حاڵەت و نەخۆشە گرنگانەی کە ئالۆز بوون یاخود بەپێی دڵخواز و خواستی پزیشکانی بەڕێز ئەنجامیان نەبووە. جگە لە تاوتوێ و بەدواداچوون و دەستنیشانکردنی هۆکاری ڕێگری ئەم ئەنجامە چاوەڕوان نەکراوە، سوودی گەورەی ئەم پێداچوونەوەیە بریتە لە ڕاستکردنەوەی کەم و کورتیەکان و ڕێگەچارەی باشترین ئەنجام بۆ داهاتوو. ئەمەش وەکێکێکی تر لە کارە نایاب و پڕبەهاکانی تاوەری تەندروستی سمارت ئەژمار دەکرێت. سەلمێنەری ئەوەیە کە بە خۆداچوونەوە و ڕێکخستنەوە لە ئەرک و پیشەی پزیشکیدا بەردەوامە و مافی نەخۆش و چارەخواز هەرگیز فرامۆش ناکرێت. بەنای خۆی بەخشندەی میهرەبان، ئێمە لە تاوەری تەندروستی سمارت و بەشی زانستی تاوەری تەندروستی سمارت زنجیرەیەکی تر لە کۆبوونەوەی مانگانی پزیشکانمان دەست پێ کرد بە ناوی 4M. 4M چییە؟ 4M بریتە لە Morbidity Mortality and Mistake Meeting. ئەو کۆبوونەوانەی مانگانەیە کە تیا باسی ئەو نەخۆشانە ئەکرێت کە لە تاوەری تەندروستی سمارت چارەسەر کراون، بەڵام بەبوونی هەندێک لە ماکەکانی نەخۆشیەکەوە یان هەندێک لە ماکەکانی چارەسەرەکەوە تووشی مەشاکیل هاتوون، چۆنەتی چارەسەرکردنیان، چۆنەتی هەمە ئاهەنگ بوون لە چارەسەرکردنیانە، یان ئایا هیچ هەڵەیەک لە چارەسەری ئەم نەخۆشە ڕوویاوە بۆی جارێکیکە دووبارە نەبێتەوە. وەکو پێداچوونەوەیەکی مانگانی پزیشکانە، بەڵام لە ڕوانگەی نەخۆشەکانەوە.